بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 11 وەرزی پاییزە ساڵی سێم خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەست پێکەین. سەرەتاش دەرفەتە دەینە بەڕێز سکرتێری پەرلەمان کە بەرنامەی کار پوختەی دانیشتن و ناوی ئامادە نەبووان بخوێنێتەوە. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بە پێی حکمی مادەی 5 بورگەی یەکەم لە مادەی 16 بورگەی سەیەم لە مادەی 18 و بورگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکان 47 بورگەی یەکەم لە مادەی 52 مادەکان 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 11 ئاسایی خولی پاییزەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنۆڕۆ ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 8 دوازدەی 2021 بەم شێوەیە بێت. یەکەم دەست لە کارکێشانەوەی ئەندام پەرلەمان بەڕێز سیروان فەرەج محەممەد لە ئەندامیەتی لێژنەی پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی بە پێی حکمی مادەی 28 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم خستنەڕووی بە دوواداچوون و ڕاستپاردەی هەردوو لێژنەی کاروباری پێشمەرگە و لێژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم سەبارەت بە هێرشەکانی ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش بۆ سەرسەنگەرەکانی پێشمەرگە. سەیەم خوێندنەوەی دوم بۆ پرۆژە یاسای هەمواری یاسای وەزارەتی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان بە پێی حکمی مادەکان 87 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. چوارەم خستنەڕووی بە دوواداچوونی لێژنەی دارایی و کاروباری ئابووری سەبارەت بە داهاتەکانی هەرێمی کوردستان و بە پێی حکمی خاڵی یەکەم لە بورگەی یەکەمی بە پێی حکمی خاڵی یەکەم لە بورگەی یەکەمی مادەی 49 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بە زیادکردنی بورگەیەک بە ڕێزبەندی پێنجەم بۆ بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 11 ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 8 دوازدەی 2021 بەم شێوەیە خوارەوە. پێنجەم خوێندنەوەی بەیاننامەی لێژنەی کاروباری شەهیدان و جینۆسایدی زیندانیانی سیاسی لەسەر ڕۆژی ڕێکەوتنامەی تاوانی جینۆساید و زیندان سزادانی بەکاران بەدنەوەی 12/1948 پوختەی دانیشتنی ژمارەدەی ئاسایی بە پێی حکمی بورگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارەدەی ئاسایی خولی پاییزەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 12 نۆڕۆ ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 7 دوازدەی 2021 بەم شێوە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆک پەرلەمان خوێندنەوەی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سەیەم دەستپێکردنەوەی بەرگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوارەم وتای بەڕێز سەرۆکی پەرلەمان. پێنجەم وتای بەڕێز ژێلبێرت میتران. شەشەم خوێندنەوەی وتاری سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی هەرێمی کوردستان. حوتەم خوێندنەوەی وتاری سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن بەڕێز سەرۆکی فەرمانگە پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. هەشتم خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای سەرپەرشتیکردنی پرۆژەکانی کشتتوکان لە هەرێمی کوردستان. نۆیەم دواخستنی بورگەکانی سەیەم و چوارەم و پێنجەم و شەشەمی بەرنامەی کار. دەیەم کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان. لیستی ئامادەبوو ئامادەنەوە ئەندامان لە دانیشتنی ژمارەدەی ئاسایی 7 دوازدەی 2021 بەڕێزان شایان کاکە ساڵح هەمیان وڵاتیان پێدراوە. شایان کاکە ساڵح، لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان، مسلم عەبدوڵڵا ڕەسوول، سەرکۆ ئازاد حوسێن، هەورەمان حەمە شەریف، سەفین ئاغا عومەر، کازم فاروق نامق ئامادە نەبوو بە بریاری ژمارە 2 2021. زۆر سپاس. بەڕێزان ئاماژە بە بورگەی یەکەم لە مادەی 48 داواتان یەکەم ڕەزامەندی بفەرمونون لەسەرەوەی کە بورگەی پێنجەم بکرێتە بورگەی یەکەم بۆەوەی بەیاننامەی لیژنەی کاروباری شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی لە بورگەی یەکەما بخوێنرێتەوە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە با دەست بەرزکاتەوە. بەڵێ زۆر سپاس. فەرموون بەڕێزان لە لیژنەی شەهیدان.
بەڕێزان لە لیژنەی شەهیدان فەرموون. بەڵێ بەڕێزان ئێستا دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین کە بریتیە لە خوێندنەوەی بەیاننامەی لیژنەی کاروباری شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی لە ساڵ ڕۆژی ڕێکەوتنامەی تاوانی جینۆساید و سزادانی بکەرانی لە 9/12/1948 فەرموون بەڕێزان فەرموون. بەڕێز سەرۆکی پارلەمان، بەڕێزان ئەندامانی پارلەمان، لە ساڕۆژی ڕێککەوتنامەی قەدەغەکردنی تاوانی جینۆساید و سزادانی بکەرانی لە نۆی کانونی یەکەمی ساڵی 1948 لە ئەیلولی ساڵی 2015دا نەتەوە یەکگرتوەکان بڕیاریدا کە ڕۆژی نۆی کانونی یەکەمی هەموو ساڵێک بکاتە ڕۆژی جیهانی زیندوڕاگرتن و ڕێزلێنان لە قوربانیانی تاوانی جینۆساید. هەر لەو ڕۆژەشدا بوو کە لە ساڵی 1948دا ڕێککەوتنامەی قەدەغەکردنی تاوانی جینۆساید و سزادانی ئەنجامدەرانی لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە بۆ وڵاتانی جیهان خرایە ڕووتابەڕێگەی ئیمزاکردن و پەسەندکردنیەوە بە ماددە و حکومەکانی پابەند بن. بەڕێزان ئەندامانی پارلەمان، وەک ئاشکرایە تاوانی جینۆساید بە یەکێک لە تاوانە نێودەوڵەتیە مەترسیدارەکان لەسەر کۆمەڵگەی مرۆڤایەتیدا دەنرێت، چونکە ناوەڕۆکەکەی بریتیە لە سڕینەوە و لە ناوبردننی مرۆڤ و کۆمەڵگەکان لەسەر بنەمای ناسنامە و شوناس. جا ئەو شوناسە نەتەوەی ئاینی تایفی ڕەگەزی یان هەر شتێکی دیکە بێت. ئەوەش پێچەوانەی هەموو بەها و باوەڕە بەرزەکانە کە مرۆڤایەتی بە ئاین و شارستانیەت و هزرە هەرەگەش و جوانەکانی لە ڕەوتی هەزاران ساڵەی پێشکەوتنی خۆیدا لەبارەی ڕێخستنی نێوان مرۆڤەکان و دابینکردنی ئاشتی و دادپەروەری لە نێوان تاک و گروپەکاندا پێگەیشتووە. چونکە مرۆڤەکان هەرچەندە لە ڕووی بایۆلۆژی ڕەگەز بیر و باوەڕەکانیانەوە یان شوێن و شێوازی ژیانیان لێک جیاواز بن، ئەوە نابێتە پاساو تا کۆمەڵێکی دیکە بە پاساوی ئەو جیاوازیانە لە ناو ببات و لە ژیان بیان سڕێتەوە، بەلکو مرۆڤ بوون لە هەموو سات و کات و بە هەموو شێوازێک بێت بەسە بۆ ئەوەی ڕێزی لێ بگیرێت، بپارێزرێت، بە یەکسانی سیر بکرێت و دەرفەتی تەواوی ژیانی پێ بدرێت. بەڕێزان ئەندامانی پەرلەمان، لەگەڵەوەی کە شێواز و مەترسی تاوانی جینۆساید لە دێرزەمانەوە بۆ مرۆڤایەتی ئاشکرا بووە، ئەوە تا ئاینەکان، هەزرمەند و فەیلسۆفەکان، شارستانیەتە مرۆڤ دۆستەکان هەمیشە جەختیان لەسەر ئەوە کردوتەوە کە مرۆڤەکان یەکسانن، خوشک و برا یەکترین، دەبێت ڕێز لە بیر و بۆچۆن ڕەگەز شێوەوە ڕەنگیان بگیرێت، بەڵام بەداخەوە زۆری ویستە ویژدانی مرۆڤایەتی لە دوای تاوانە گەورە و بێوێنەکانی جەنگەکانی یەکەم و دووەمی جیهانی بەخەبەر بێت و بەجددی بیر لە ڕێگە چارەی یاسایی و کاریگەر بکاتەوە بۆ قەدەغەکردن و ڕێگریکردن لە ئەنجامدانی ئەو تاوانە و سزادانی بکەرەکانی. ئەوەش وەک ڕێگەیەک بۆ ڕێزگرتن لە مافی قوربانیەکانی ئەو تاوانە و هێنانەدی دادپەروەری و ترساندنی دەسەڵاتداران لە ئەنجامدانی تاوانی مەترسیداری لەو چەشنە. ئەوە بوو کە لە نۆی کانونی یەکەمی ساڵی 1948 نەتەوە یەکگرتوەکان وەک هەنگاوێک بۆ بەدیهێنانی ئاشتی و ئاشتەوایی لە نێو کۆمەڵگەی مرۆڤایەتی و ڕێگریکردن لە دووبارە سەرهەڵدانەوەی بیر و باوەڕی شەڕەنگێز و تاوانی کۆمەڵکوژی مرۆڤەکان ڕێککەوتنامەی قەدەغەکردنی تاوانی جینۆساید و سزادانی بکەرانی بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی خستەڕۆ. لەو سونگەیە کە بەرەو ڕووبوونەوەی ئەو تاوانە و بکەرەکانی ئەرک و بەرپرسیارەتێکی بە کۆمەڵی مرۆڤایەتیە،
چونکە ئەزمموی تاڵی جەنگەکان دەریان خستکە مرۆڤایەتی لە لێواری لە ناوچوونێکی گشتیدایە و ڕق و کینە و ڕەگەسپەرستی خەریکە وێرانی دەکات بۆیە دەبێت هەمووان بە شێوەیەکی ڕێکخراوانە و بە پێی ڕێکاری یاسایی تون بەرەنگاری ئەو مەترسیانە ببینەوە کە لە پێشیانەوە تاوانی جینۆسایدا. ئەوەی جێگەی ئاماژە پێدانە ئەم ڕێککەوتنە هەنگاوێکی مەزن بوو چونکە ئەوە بۆ یەکەم جار بوو کە لە دۆکۆمنتێکی نێودەوڵەتیدا پێناسەیەکی یاساییانەی ورد بۆ تاوانی جینۆساید بکرێ بەوەی کە بریتە لە سەرجەم ئەو کاروکردەوانەی کە لەلایەن بکێرەکانیەوە بە مەبەستی ناوبردنی تەواوی یان بەشێک لە گروپێکی نەتەوەی ئیتنی ڕەگەزی یان ئاینی ئەنجام دەدرێت. هەروەها مەرج و ڕوکنەکانی تاوانەکانی جینۆساید و شێواز و جۆری بکەرەکانیشی دیاری کردووە و داوای لە دەوڵەتەکان کردووە ئیتر لەمە دووە پێویستە تاوانەکانی جینۆساید وەک تاوانی نێودەوڵەتی دانی پێدا بنێن و پەیمان بدەن کە پابەند بن بە ئەحکامەکانی ماددە و بڕگەکانی و هەموو ڕێو شوێنێکی دەستوری و یاسایی پێویست بگیرنە بەر بۆ گەرەنتیکردنی جێبەجێکردنی و ڕێگیریکردن لە ئەنجامدانی و سزادانی بکەرانیان بە پێی دادگایەکی نیشتیمانی یان نێودەوڵەتی. جا ئەو بکەرانە فەرمانڕەوایی دەستوری بنیان فەرمانبەری گشتی دەوڵەت بەبێ ئەوەی کە هیچ پارێزبەندیەک بیانگرێتەوە. پاشان ئەو ڕێککەوتنامەیە لە ساڵی 1951 بەرکار بوو عێراقیش یەکێکە لەو وڵاتانەی کە لە 20 کانونی دووەمی ساڵی 1995ەوە ئیمزای کردووە. هەرچەند ئەو هەوڵانەی کۆمەڵگەی مرۆڤایەتی بەرز دەنرخێنرێن و بە هەنگاوێکی باش بۆ ئاراستەی ئاشتەوایی دادپەروەری و نەهێشتنی تاوانەکانی جینۆساید سیر دەکەین، بەڵام دەبێت بڵێن بەداخەوە ئەگەر لە مەرج و کردارەکانی تاوانەکانی جینۆساید کە لە ڕێککەوتنامە نێودەوڵەتیەکان و پەیڕەوی بنەڕەتی دادگەی تاوانکاری نێودەوڵەتی سیستەمی ڕۆما کە لە ساڵی 1998 پەسەندکرا ورد ببینەوە، تاوانەکانی جینۆسایدی بەوە دیاری کردووە کە بریتین لە کوشتنی ئەندامانی گروپێک، ئازاردانی جەستەی و ڕوحی مەترسیداری ئەندامانی گروپێک بە ئەن قەس بخرێتە بارودۆخێکی ژیان و گوزەرانی وەهاوە کە مەبەسلەی لە ناوبردنی تەواوی یان بەشێکی بێت. گرتنەبەری ڕێوشوێنی تایبەت بە مەبەستی ڕێگیریکردن لەوە چەخستنەوە لە ناو گروپێکدا یان گواستنەوەی منداڵانی گروپێک بە تۆبزی بۆ گروپێکی دیکە. بە بەراوردکردنی هەموو کردەوانەی سەرەوە بەو تاوانانە کە لەلایەن ڕژێمەیەک لە دوایەکەکانی عێراق لە سەدەی ڕابردوو بەگشتی و لە دوای هاتنە سەر حکمی بەعز بە تایبەتی لە بەرامبەر گەلی کوردستان ئەنجام دراون، ڕوون و ئاشکرایە کە بەداخەوە گەلی کوردستان لە عێراق لەژێر سایە بێدەنگی جیهاندا بە بێشک بەرەو ڕووی تاوانەکانی جینۆساید بۆتەوە و نکۆڵی ناکرێت لەوەی کە ئەو تاوانانە بە مەبەستی سڕینەوە و لە ناوبردنی گەلەکەمان ئەنجام دراون. بەڕێزان ئەندامانی پەرلەمان، تاوانەکانی لە ناوبردن و تەسویرکردنی بە زۆرە ملی و بە کۆمەڵی فەیلیەکان، کۆمەڵ کوژی زیاتر لە 8,000 بارزانی سڤیل لە گۆڕە بە کۆمەڵەکاندا، خاپورکردنی زیاتر لە 4,500 گوند و شارۆچکە و بە زۆر ڕاگواستنی دانیشتوانەکانیان بۆ ئۆردوگا زۆرە ملەیەکان بە مەبەستی هەڵتەکاندنی بنیادی کۆمەلگاکانیان بەبێ گەرەنتیکردنی ژیانیان، تعریبکردنی بەشێک لە گوند و شارە هەرە دێرین و ڕەسەنەکانی کوردستان و زەوتکردنی خاکەکانیان و نیشتەجێکردنی کەسانی نامۆلەی، هەروەها بەکارهێنانی چەکی کیمیایی لە هەڵەبجە و ناوچەکانی دیکە بە مەبەستی سوتاندنی مرۆڤ و ژینگەی کوردستان، گرتن و ڕاگواستن و بێسەر و شوێنکردن و زیندە بەچاڵکردنی 182,000 کوردستانی سڤیل لە پرۆسەکانی بەدناوی ئەنفالدا دوای جاکردنەوەی ژن و منداڵ و پیاوەکانیان لە یەکتری، هەموو ئەو تاوانانە ئەگەر جینۆسایدکردنی گەلی کوردستان نەبن، ئەوە مانایەک بۆ پێناسەکردن و دیاریکردنی مەرج و کردەوەکانی تاوانی جینۆساید لە ڕێککەوتنامە نێودەوڵەتیەکان نامێنێتەوە. ئەوەی جێ ئاماژەکردنە لەم بۆنە بەرزە جیهانیەدا و لەم سەکۆی ئیرادە گەلی کوردستانەوە سەرەڕای ئەوەی کە لە دیباجەی دەستوری کۆماری عێراقدا ئاماژە بە بەشێک لەم تاوانانە کراوە و دادگای باڵای تاوانەکانی عێراقیش لە 29/11/2019 بەشێک لەو تاوانانەی بە جینۆساید ناساندووە، هەروەها لە 4/4/2008 ئەنجومەنی نیشتیمانی عێراق و پەرلەمانی کوردستان بڕیاری بە جینۆساید ناساندنی ئەنفالیان دەرکردووە، بەڵام هێشتا حکوومەتی عێراق کە میراتگیری یاسایی حکوومەتەکانی پێشخۆیەتی بە فەرمی داوای لێبوردنی لە گەلی کوردستان نەکردووە و
قەرەبووی مادی و معنەوی قوربانیەکانی و ناوچەکانیانی نەکردوتەوە. ئەوە سەرەڕای ئەوەی کە پێویستە پەرلەمانی عێراق وەک گەرانتیەک تا جارێکی ترگەلەکەمان بەرەو ڕووی جینۆساید نەبێتەوە بەڕێگەی دەرکردنی یاسایەکی تایبەتەوە تاوانە نێودەوڵەتیەکان بەگشتی و تاوانەکانی جینۆساید بەتایبەت بە تاوان بناسێنێت و قەدەغەیان بکات و سزای توندی هەر کەسێک بدات کە ئەنجامیان دەدات. هەروەها مافێکی دەستوری گەلی کوردستانشە کە زیان لێکەوتوانی ئەو تاوانانە چاودێری بکرێن و ژیانیان بۆ دابین بکرێ و ناوچەکانیان ئاوەدان بکرێتەوە. هەر لێرەشەوە داوا دەکەن کە جینۆسایدی کوردانی ئێزیدی لە ساڵی 2014 بەفەرمی بناسێنێ و ناوچەکانیان ئاوەدان بکاتەوە کە بەدەستی داعش کاول کراون. کارێکی وا بکات خێزانەکانیان کە پتر لە 7 ساڵە لەبەر نائارامی بارودۆخی ناوچەکانیان لە کەمپەکاندا دەژین بتوانن بە پارێزراوی و ئارامی بگەڕێنەوە زێدی خۆیان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەروەها لەم مێنبەرەوە بە پێویستی دەزانین کە سوپاسی هەموو ئەو وڵاتانە بکەین کە ئەو تاوانانەی کە دەرهەق بە گەلەکەمان کراون بە جینۆسایدیان ناساندووە و داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتیش دەکەین کە هاوشێوەی ئەو وڵاتانە ئەو تاوانانەی دەرهەق بە گەلەکەمان کراون بە جینۆساید بناسێنن و پشتیوانی گەلەکەمان لە ناوەندە نێودەوڵەتیەکاندا بکەن بۆ قەرەبووکردنەوەی قوربانیەکانمان و هاریکارمان بن لە سڕینەوەی شوێنەوارەکانی ئەو تاوانانە لەسەر گەلەکەمان و ئاوەدانکردنەوەی ناوچەکانیان. لەلایەکی دیکەشەوە پێشنیار بۆ پەرلەمانی کوردستان دەکەین کە بە ڕێگەی یاسایەکی تایبەتەوە تاوانە نێودەوڵەتیەکان بە تاوانی جینۆسایدەوە لە سیستەمی یاسایی هەرێمدا دەق بکات و سزای تند و پێویست بۆ بکەرانی ببڕێتەوە. ئێمەش وەک پەرلەمان و لێژنەی شەهیدان پلانی تایبەتمان هەیە و دەمانەوێت کاری جددی لەسەر بکەین چونکە گەلی کوردستان پتر لە هەر گەلێکی دیکەی ئێستای جیهان قوربانی ئەو تاوانانە بووە. ئەوە سەرەڕای ئەوەی کە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بە ڕێگەی پلانی تایبەتەوە کار بکات بۆ بە جێنۆساید ناساندنی تاوانەکانی دەرهەق بە گەلەکەمان کراوە لەگەڵ پشتیوانیکردن و هاریکاریکردنی کەسوکاری قوربانیەکان بە قەبارەی ئەو زەرەر و زیانانەی کە لە ڕووی مادی و معنەویەوە پێیان کەوتووە بۆ سڕینەوەی شوێنەواری ئەو تاوانانە لەسەر ژیان و ناوچەکانیان و دەستپێکردنەوەی ژیانێکی گونجاو و شایستە بۆیان. نەفرەت لە ئەنجامدەرانی تاوانی جینۆساید و تاوانی مرۆڤایەتی و تاوانی جەنگ. لژنەی کاروباری شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی لە پەرلەمانی کوردستان 8/12/2021. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ لیژنەی شەهیدان دەست خۆش بێ سەوسەن خان. زۆر سپاس بچنەوە شوێنەکانی خۆتان. سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بڕگەیەکی تری بەرنامەی کارەکەین کە بریتە وەرتانەگرین ئێستا بریتە لە هەمووانەی نوقتە نظامیان هەیە بیان نووسە. دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز سیروان فەرەج محەممەد لە ئەندامەتی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی بە پێی حکمی مادەی 28 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هەر بە ڕێزێکی لەگەڵە هیچ مادەیەک نییە بۆ پاش هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ دەست لە کارکێشانەوەی کاک سیروانە با دەست بەرزکاتەوە تەبارەت بە پەشیمان بوونەوە لە ئیستیقالە بۆ کەسێکە بێ کە ئیستیقالەی لە پەرلەمان کرد بێ بەڵام بۆ لیژنە هیچ مادەیەکی پەیڕەوی نییە. ئیترەوە خۆتان نەزانن هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ دەست لە کارکێشانەوەی کاک سیروانە با دەست بەرزکاتەوە. بەڵێ بەڕێزان بەدەنگی 51 ئەندامی پەرلەمان پەسەند کرا چکەنەوە دوو کەس لە ژوورەوەی. هیچ مادەیەک لە ناو ئەم پەیڕەوەیان نییە بۆ پاشگەز بوونەوە بۆ ئەوەی کە لە ئەندامەتی پاشگەز بێتەوە هەیە بەس نازانانی چ بکەم هیچ دەسەڵاتێکم نییە بەڕاست. بەڵێ فەرموون بەڕێزان نایان بنووسە بەڕێزان داوا لە سەرۆکایەتی هەردوو لیژنەی
کاروباری پێشمەرگە و ناوچە کوردستانیەکانەکەین بفەرمونون بێنن شوێنی خۆیان ئێستا بەڵێ بەڕێزان ئاماژە بە بڕگەی یەکەم لە مادەی 48 داواتان لێەکەین کە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەی ئەم دانیشتنە بە داخراوی بێ بە تەنها پەخشی نەڕوات ئەگینان نهێنی نابێ بە تەنها پەخشی نەڕوا با دەستبەرزکاتەوە سەبەبەکەش ئەوەی ئێمە باسی سەنگەر دەکەین باسی پێشمەرگە دەکەین باسی بەڵێ زۆر سوپاس پەسەند کرا